هەستانم نەکرد. تا چەند فستیڤاڵ و شانە و دراما لە هەرێمی کوردستان گرنگە بۆ هونەرمەندان. بەڕاستی فستیڤاڵ زۆر گرنگە چونکە پێویست ناکە هونەرمەندان ون ببن ئەو ئیشە جوانانەی کە ئەیکەن بتوانن بڵاوی کەنەوە بتوان بینێت بیبینێ زیاتر. بۆیە هیوادارم زیاتر پەرە بدرێ بە فستیڤاڵ و بە هونەرمەندان گرنگیەکی باشیان پێبن. تا چەند پەیوەندیم باشە لەگەڵ هونەرمەندان. ئێمە کەیشی هونەری ئەەکەین بە تاکید ئەبێ پەیوەندیمان باش بێ و بەغالەت نەبێ لە نێوانمانە چونکە بتوانین ئیش لەگەڵ یەک بکەین. لەخوا بەزیابێ ئەو هونەرمەندانی کە ئیشم لەگەڵ کردوون چی بە ستافی پشت کامێراوە چی ئەکتەرەکان هەتا ئێستا ئازێتم نەیاون. کەسێکیشم کە ئاتوانم لەگەڵ مناڵە لەگەڵ بەتەمەنا لەگەڵ گەنجە خۆم بگونجێنم. و دوای ئەوەش ئەو پرسیارەی کەش کە ئەڵێ ئەو هونەرمەندانە کێن کە ئیشت لەگەڵ کردوون ئیشم لەگەڵ زۆر هونەرمەندی بەڕێز کردووە لەوانە کاک ئەحمەد ڕەوف، ڕێزان خان، خاتو ژیانی برایم خەیات، مامۆستا عەبدولی حەمەدجوان و چەند خۆشەویستێکی تریش کە لێرە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆیان.